سێزدە ساڵ ماڵوێرانی و جەرگ سووتان. چیرۆکی 4,000 منداڵی ون بووی سووریا چییە؟ ئێرە سووریایە دوای 13 ساڵ جەنگ و وێرانی. ئەمانەش دایکانێکن کە بە دوای منداڵە ونبووەکانیاندا دەگەڕێن. منداڵانێک کە ساڵانێکە دزراون و تا ئێستاش هیچ سۆراغێکیان نییە. کەس نازانێت لەکوێن و دایکانیان هێشتا چاوەڕێیانن. دوای 13 ساڵ شەڕ و وێرانی ماوەی ساڵێک دەبێت حکوومەتی ئەسەد لە سووریا ڕووخاوە و لە سەڵاتێکی نوێ هاتووەتە سەرکار. دڵی بەشێک لە خەڵک بەوە خۆشە کە جەنگ کۆتایی هاتووە، بەڵام لە پێچ و پەنای وێرانیەکاندا دایکانێکی جەرگ سوتاو بوونیان هەیە کە ساڵانێکە هیوادارن هەواڵێک لە منداڵە ونبووەکانیان بدۆزنەوە. ئەو دایکانە بۆ ئاژانسە جیهانیەکان گێڕاویانەتەوە. کاتێک بەشار ئەسەد لەسەر دەسەڵات بوو، هەر کەسێک دەنگی هەڵبڕیبایە دەیگرت و دەیخستە زیندانەوە. ئەمە دەستپێکی بێکەسی بوو، چونکە هەر خۆی نەبوو، بەڵکو دوای ماوەیەک بە پۆلیس و ئەفسەرەوە دەهاتن و منداڵەکانمانیان بەناوی ئەوەی سەرپەرستی بنەماڵەیان نییە دەبرد و دەیانگوت بۆ هەتیوخانەیان دەبین. لەم نێوانەشدا هەتیوخانەی SOS بوونی هەبوو. ئەوان بە زۆر منداڵەکانیان لە ئێمە جیا دەکردەوە. لە ماوەی ئەو 13 ساڵەدا سەرەڕای جەنگ و کوشتاری هاوڵاتیانی سووریا زیاتر لە 4,000 منداڵ بەو شێوەیە لە بنەماڵەکانیان دەزران. حکوومەتی ئەسەد بە شێوەی سیستەماتیک کەڵکی لە ڕێکخراوە منداڵ پارێزەکان وەردەگرت و ئێستاش و دوای زیاتر لە دەیەیەک هێشتا شارەنووسی 4,000 منداڵ دیار نییە و دایکەکانیان لە چاوەڕوانی هەواڵێکیاندا بەسەر دەبن.